کۆبوونەوەی ماڵی تاڵەبانی کە بەشێک لە ئەندامانی ئەمە ئۆتۆمبیلانەیە کە دەیانبینی بەشێک لاوانن کە ئەندامانی ئەنجومەی ناوەندێکێتی تێدایە و ئەندامانی ئەنجومەنی سەکردایەتیەکێتی ئەنی کاروانی ئۆتۆمبیلی بەشێک لە ئەندامانی سەکردایەتی کێچێک لەوانە نەسروڵڵا سوورچی و محەممەد حەمەسعی کە بە ناونیشانەکەیەتی و ناسراوە ئەندامی سەکردایەتی ناوان و هەروە ئەندامانی ئەنجومەی ناوەند جوتیار نورین بینی ئەم کۆبوونەوەی ماڵی تاڵەبانی کۆبوونەوەی بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و بەشێک لە ئەندامانی ئەنجومەی ناوەند بووە ئەمانە کە ئەم کۆبوونەوە کراوە ئەمڕۆ من پێش کۆبوونەوەکە قسەم لەگەڵ چەند کەسێکی ناوەندی بڕیاردا کرد ئەو کەسانی کە ناوێن لە لیستی ئەندام و ئەندامانی ناوەندی بڕیاردا هەیە دەڵێن بەشێکیان ئاگادار نەکرامەوە لەم کۆبوونەوەی ماڵی تاڵەبانی ئەم کۆبوونەوەی بۆ ئەوەیە کە دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی تاڵەبانی گەڕاوەتەوە هەرێمی کوردستان لە ماوەی ئەم دەڕۆژەدا و لە هاوکات لە ماوەی ئەم دەڕۆژەدا کێشە ناخۆیەکانێکی زیاتر ڕووی لە هەڵکشان کردووە بۆیە کاتونەتەوە ئێرە ئەم کۆبوونەوەیان کردووە بەشێکیان دەڵێ ئاگادارنی بەشێکیان ئاگادارن من قسەم لەگەڵ چەند ئەندامێکی سەکردایەتیا کردووە کە باسیەوەکەن کە بەشداریان تێدا کردووە لەوانە ڕزگار عەلی ئەندامی مەکتەبی سیاسیەتی بووە ئەمەش ئۆتۆمبیل ینی کاروانی ئۆتۆمبیلی یەکێک لە ئەندامانی ئەوەیە کەوە سیروانی کۆخانەجم و هەروەها ئەندامی سەکردایەتیەتی بووە لە کۆبوونەوەکەدا بەشداری کردووە ئەندامەکانی یەکێتی ئەوانەی کە بەشداریان کردو ئەوانن کە بە باڵی مەکتەبی سیاسی باڵی هێرۆی ئیبراهیم ئەحمەد ناسراون و ئەندامانی ناوەندی بڕیار یەکێتی کە لە باڵی جێگرانی سکردەری گشتی یەکێتی وا ناسراون ئەوان دەبێت ڕزا عەلی کە یەکێک بوو لەو کەسانی کە ناوی هاتبوو لەم کۆبوونەوەدا بەشداری کردووە بەڵام ئەوانی تر بەشداریان تێدا نەکردو خۆیان دەڵێن ئاگادار نەکراونەتەوە ئەمەش ئۆتۆمبیلی بەشێکی تر لەو ئەندامانی سەکردایەتی و مەکتەبی سیاسیەکەتین کە بەشداریان لە کۆبوونەوەکەی ماڵی تاڵەبانیدا کردووە لە دەباشان کۆبوونەوەکە ئێستا کۆتایی هاتۆ بە بۆ پێبێکە ئۆتۆمبیلەکانیان دێنە خوارە و کاروانی ئۆتۆمبیلەکان یەکێک لەوانە ئازاد گەڵالی ئەندامی جومنی ناوەندی چێتی ڕەفعەت عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی چێتی و بە پرسی مەکتەبی ڕێخستنی چێتی ئەمانە ئەوانن کە لە کۆبوونەوەکەدا هاتوونەتە خوارە و کۆبوونەوەکە کۆتایی هاتووە. بەڵێ هێمن مەحموود سوپاس بۆ زانیاری